میان ڕەوڵ لەحزەکانی کوردستان سەرتاوەکەم علم و عرفان نبوة صلى الله عليه وسلم پێکەوە میراثگیری پێغەمبەران علمیان بە میراثی کۆماوەتەوە عەدالەت و مروءەت و جوانمێری ئەوەی کە بەبێ خانێک دەسەڵاتداری وەسوێتی زۆر بکات بەڵام تەنها لە بۆ بێت بۆ من شانازیەکی گەورە بوو کە بێمە خزمەتی مامۆسایانی ئاینی لە شاری خەلیفان و دەوروبەری باسی ڕۆڵی مامۆسایانی ئاینی بکەم لە مێژوودا و لە ئێستادا و باز لەوە بکەم مامۆستایانی ئاینی بۆ هەموو میلەت و نەتەوەیەک جگەی شانازین ئەوان مەشخەڵانی عیلم و عیرفانن چۆن ئەو ڕۆڵە تاریخی ئەوان بەرز بنرخێنین و چۆن ئەو ڕۆڵیان بۆ بگێڕینەوە و خۆشیان فعلەن چ دەور و ڕۆڵێکیان هەیە لە واقعی سیاسی و کۆمەڵایەتیە.